قانون المفوضية العليا المستقلة للانتخابات رقم مادة. دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی یەکێتی نیشتیمانی کوردستان داوای هیمەتی سیاسی دەکات بۆ ئەنجامدانی یەکەمین کۆبوونەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانش دەڵێت ئێستا کاتی ئەوە هاتووە کۆبوونەوەکانی حزب و لایەنە سیاسیەکان دەست پێ بکات بۆ ئەوەی کورد بە یەک دەنگ بچێتە بەغدا. ئەوە دەبی پارتیوێکی دانیشن بەیەکەوە بکەن. من پێم وایە تەنها ناکرێ بە یەکێتی بەتەنێ بە پارتی بەتەنێ، بەڵکو پارتی و یەکێتی بەیەکەوە دەتوانن لەگەڵ حیزبەکانی تر دانیشن بۆ گفتوگۆکردن بۆ ئامادەکردنی وەرەقەیەکی هاوبەش و نردنی هەیەتی هاوبەش. پارتی دیموکراتی کوردستانیش بە هەمان شێوە پێشوازی لە بڕیارەکەی دادگای فیدراڵی کرد و وتەبێژەکەی ڕایگەیان لە دوایین کۆبوونەوەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری پێکهێنانی چەند لیژنەیەک دراوە بۆ ئەوەی لەسەر مەسەلە نیشتیمانی و چارەنووسسازەکان بگەین بە ئەنجامێکی باش. لە آخر کۆبوونەوەی کە لەگەڵ مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامماندا گەشتنەوەی کە چەند لیژنەیەک دروستکەنە و لیژنانە هەرێکە تایبەتمەندی خۆی هەبێت ئەوانەی بۆ تند و تۆڵکردنی ئەو پەیوەندە دوو قۆڵیانەیە کە لە بینی پارتی و یەکێتیدا هەیە، واروها بۆ بابەتی نووسینەوەی کارنامەیەکی هاوبەشی پارتی و یەکێتی و دوایەکە پێمان بکرە بیکەین بە کارنامەیەکی کوردستانی بۆ کابینەی داهاتووی حکوومەتی عێراقی. دوای پەسەندکردنی دەرئەنجامەکانی هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق لەلایەن دادگای فیدراڵی عێراقەوە بە جۆرەی دەستوری عێراق دەبێت دوای پەسەندکردنی دەرئەنجامەکان لە 15 ڕۆژدا ئەنجومەنی نوێنەرانی عێراق یەکەمین کۆبوونەوەی خۆی ئەنجام بدات. سیرۆن حوسێن، کورسات نیوز، هەولێر.